تۆبەکردنیش زۆر گرنگە تۆ مەڵێ تازە کات تێپەڕی کرد کات تێپەڕی نەکردووە ئیمامی ئیبن قودامە لە کتێبی ئەتەوابینە بۆمان ئەگەڕێتەوە ئەڵێ لە زمانی موسا عەلەیهی السەلام بێبارانی و گرانی لە ساڵێک لە ساڵەکانە دەستی پێکرد ئەڵێ خەڵکی بەنی ئیسرائیل چوونە لای موسا عەلەیهی السەلام فەرمویان ئەی کەلیمی خوا تۆ لەگەڵ خوایە قسە ئەکەی داوامان بۆ بکە خوای تەعالا ئەم وەزعمان لەسەر لابە ئەم بێبارانی و وشکە ساڵی و ناڕەحەتیمان لەسەر لابە موساش عەلەیهی السەلام پێی فەرموون هەڵچین با بەیەکەوە بچین چوونە دەشتێک دیارە زۆر بوون هەتا ئیمامی ئیبن قودامە فەرمیێ 7,000 کەس بوون بە یەک جا بە مناڵ و بە ژن و هەمویان چوونە دەشتێکی چۆڵ و داوایان لە خوای پەروەردگار کرد موسا عەلەیهی السەلام فەرمووی خوایە ئەی پەروەردگار ڕەحممان پێ بکە و بارانمان بۆ ببارێنە ئەگەر ڕەحم بە ئێمەش ناکەی ڕەحم بە مناڵە شیرخۆرەکان بکە ڕەحم بە پیاوە پیر و ڕیش سپی و پەکەوتەکان بکە ڕەحم بە حەیوانات و ئەو هەموو ئاژەڵە بەسە زمانە بکە ئەفەرمێ ئاسمان تا بێ هەوری تیا نەئەما و تا بێ گەرما زیاترە بوو ئەڵێ موسا عەلەیهی السەلام زۆر لاڵکایەوە لە خوای پەروەردگار فەرمووی خوایە چی بێ حیکمەت لە ئەمە وحی بۆ نات خوای تەعالا فەرمووی کەسێکتان تایە 40 دانە ساڵە گوناح ئەکا و گوێی ناداتی 40 دانە ساڵە بارانتان بۆ نابارێنم حتا ئەوە لە ناوتان نابێ ئەڵێ موسا عەلەیهی السەلام ڕووی کردە بەنی ئیسرائیل و فەرمووی حاڵەکە ئاوایە بە گەورەکان و ڕیشتپێکانی بەنی ئیسرائیل بانگدەرێک با بانکە یان چەند بانگدەرێک بانکە ئەو خەڵکە ئاگادارکەنەوە کابرا ئەو کابرایی کە 40 ساڵە گوناح ئەکا و تەوبە ناکا و بەرامبەر خوا وەستاوە بە دەرچێت لە ناومان وڵێ بانگدەر بانگی کرد و ئەوانە کابراش گوێی لێتی سێ ئەم لا ئەولایە کرد و سەیر ئەم خەڵکەیە کرد یەک کەس دەرناچێ زانی مەوزوعەکە ئەوە موقفەکە زۆر قورسە کابرا نەیەزانی چی بکە خوایە دەرئەچێت فەزحە بێ دەریش ناچێت خواب گرانی و بێبارانی وشکە ساڵی هێناوەتە سەر بەنی ئیسرائیل و لای نادا ئەڵێ کابرا زۆر پەشیمانەوە بوو زۆر وتی یا ئیلاهی یا سەییدی ئەی پەروەردگارم ئەی گەورەکەم ئەی خوایە تۆ ئەی بیریت وەزعەکەی من چۆنە من چی بکەم لەم موقفە چی بکەم ئەڵێ سەری کردە ناو کەلپەلەکەی خۆی و داوای کرد لە خوا لێی خۆش بێ ئەڵێ قسەکانی تەواو نەکرد خوای تەعالا هەوری هێنا و باران دەستی پێکرد ئەڵێ باران دەستی پێکرد خەڵک زۆر دڵی خۆش بوو موسا عەلەیهی السەلام فەرمووی خوایە نازانم خۆ دوات فەرموو بەس ئێستا ئەم بارانە و ئەوانە بە هۆکاری چیەوە بوو فەرمووی بە هۆکاری ئەو کابرا گوناحبارەوە کابرای 40 ساڵەکە فەرمووی چۆن فەرمووی تەوبەیەکی کرد کە وای کرد یەکسەر من بارانەکە ببارێنم فەرمووی خوایە پێم پیشاندە بزانەوە کێیە تەوبەکەی ئەوە گەورە بێ کە یەکسەر تو باران بارێنی فەرمووی موسا من 40 ساڵە ئەو پیاوە سترەکەم ئێستا ئەتەوێ پاش تەوبەکردنی یعنی 40 ساڵە ئەو کابرا گوناحەکە من هەر سترێکم ئەتەوێ ئێستا تەوبەی کردە من کەشفیکەم داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە دوورمان خەیتەوە لە تاوان و لە گوناح یا ڕەبی خوایە لەوانە بین کە بەڕاستەقینەی ئەگەڕێینەوە بۆ لای تۆ یا ڕەبی خوایە ئەم دەرد و بەڵایەمان لەسەر لابەی